کاکە و ئیسلامە زۆر کۆنە لە ناو مجتەماعە. یعنی ئێمە وەکو فیکر ئیسلامی مامۆستا سەدیق عەبدولعەزیز خوای گەورە بیپارێزێ ئێستا زیندوو ماوە ساڵی 1961 لە مزگەوتی پاشا لە هەڵەبجە بەیعەتی دا بە سوبحی داودی کە کوردێکی کەرکووچیە و ئێستا لە هەولێرەوە الحەمدوللا ئەویش ماوە 1961. یعنی ئەوە بۆ 6 ساڵە چێ ئەم بەیعەتە دراوە. ئەم خەڵکەیش لەسەر ئەم فکرە سیاسیە کە ئیخوان فکری ئیخوان و ئەدەبیاتی ئیخوان ئێمەی ڕۆشنبیر کرد. لا إكراه في الدين لا نافية للجنس بيوت لە زمانی عربی لەبەر ئەوەی بە دوایە هاتووە ناوە نەکیرەیە مبني على الفتح. ئەگەر وابوو ئەمە پێوترە لای نافية للجنس، يعني وەکو ئەڵێ لا رجل في الدار، يعني تەوا پیاوی لێ نییە، نێرینەی لێ نییە، مناڵ بێ، گەورە بێ، هەرزەکار بێ، پیر بێ، هەرچی بێ، جنسی پیاوی لێ کە ئەڵێ لا إكراه في الدين، جنسی تین و فشار و زەختکردن و بغزاندن و چەوساندنەوە لە وەرگرتنی دینانیە، چونکە دین قەنەعاتی عەقلیە، دین لە ناخی ئینسانایە، دین ئیماندارێتیە کە لە سەرەتاوە ئەبێ دوای گەشە و نەشوونەوەکە هەتاکۆ بگاتە ئیمانی تەقواکارە. ئەمەی تۆ زۆر فەخر و شانازی پێوەکەی کاکە ئێمە بڕوامان بەمە هەر هەبووە لا إكراه في الدين. ئێمە و ئێوە کە ئێوە بە عەقڵتانە ناچێ یا تەسەووری ناکەن و یا بە عەمدەن خۆی لێجێلەکەن، ئێوەش و مەعەلمانەکانی تریش و غەربیش، ئێمە لاریمان لە کوفری تۆ نییە، هیچ کێشەیەکمان لەگەڵ کوفری تۆ کوفری ئەویتر کوفری ئەویتر نییە، بۆیە ئەم هەموو دینە جیاوازانن لە ناو ئیسلامە ژیاون. ئەم کابرایە لەم دیوەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە وەفدی نەجران مەسیحی بوون هاتنە خزمەتی، مزگەوتەکەی کرد بە دوو بەشەوە، بەشێکی نەسارا لەو دی بوون، ئەمانەیانوت عیسا کوڕی خوایە، لەو دیویشەوە هەر ئەو مزگەوتە ئەمانیانوت لا إله إلا الله. يعني ئەم دوو تەناقوزە زۆر گەورە بە یەکتری ئیسلام قبولی کردووە. ئیسلام ئەم هەموو دینانەی تری قبول کردووە کە لە هەندستانە 600 ساڵی حکم کردووە، لە ئەفریقا و هەموو مەسەنیەتە. ئیسلام ئیشکالیاتی لەسەر ئیماندارێتی خەڵکەکە نییە، خەڵک ئازادن لەوەی ئیمان دێنن یانە، لا ئیکراه فی الدین ئەمەیە، بەس سیستم و حکومەکە و سەروەرەتی ئەبێ بۆ شەرعەکە. مادام مسلمانان دەسەڵاتیان لەسەر ئەم منطقەیە گرتووە، ئەمە بووە بە دارالئیسلام، حاکمیەتەکە ئەبێ بۆ خوای پەروەردگار، سەروەرەتەکە ئەبێ بۆ شەرع بێ. ئەمە ئیشکالمان لەگەڵ ئێوە نییە. تۆ هەروکوتیشم تۆ گەر لە خارجی یەکێتی ویتا بێ لێرە مناقەشەکەی نەکەوینە قسەکردن جەناب دێ هەر کەسێکی تر بینێری، بەس بۆ کوشتن نام جارەش وەکو جاری پێش. ئێمە ئیشکالاتێکمان بە هیچ شێوێک لەگەڵ کەسەکانیە کە مشریکە، کافرە، باوەڕی هەیە یانیە، یەزیدیە، مەجوسیە، بوداییە، کۆمەنیستە، باوەڕی بە هیچ دینێک نییە، لاییکیە وەکو تۆ زۆر فەخری پێوەکەی، کێشەمان لەگەڵانە نییە، باوەڕی بەخوا هەیە یان نییە. خوای گەورە باسی هەموو فیرقە و جەماعەتانەکە الذين آمنوا والذين هادوا والنصارى والصابئين والمجوس والذين أشركوا هم كسيشي ترقلتو كمسلمان نية. يا أخوي قورا فرمي يفصل بينهم يوم القيامة فيما كانوا فيه يختلفون. أو أخوي قورا حلو فصل أنا كاو ناكوشي نوانيان يكلاي يكاد. أما إيما لجيانا هم مشتركين لجيانك بوي إيما لم روتي خومانا باورمان بو هيك نانو أمان بو هموان بيتسكي حزب سنوري من كوتاي ديك سنوري تو دەست پێەکە، سنووری فکرتە، سنووری ئایدۆلۆجیەتە، سنووری معریفیە، سنووری ئەخلاقە، سنووری پارەیە، سنووری خاو خێزانتە، سنووری هەرچی شتێک کە هەت. ئێمە ئیشکالاتمان لەوە نییە خەڵک بێ باوەڕەیە بێ باوەڕێکە. تۆ زۆرە پێ مهمەکە لە کوردستانیشە تۆ اقتراحت کردووە، تەمان ئەژڵێ باسی شەکەو لە کۆنفرانسی یەکەمیشانە هەر باسی کردەوە، بەس هێشتا تەسوید نەبوو. تەسویدیش بێت چ تەسیرێک لە ئێمە ناکە. ئێمە مەوزوعەکەمان لەسەرەوەیە دەستوری کوردستان کوفرە، ئیترم بڕگەی تیابێواتیانە بێ خۆ لە کوفرەتی خۆی نەکەوتو. سیادەی شەرع نابێ بە مەسعود بەرزانی بێ، سیادە دەسەڵاتی باڵا کە پێوترە سیادەت القانون، دەسەڵاتی باڵای ناوچەکە ناشێ بۆ غەیری شەریعەتی ئیسلام. ئێمە ئەمە باوەڕمانە و تووشمان و لەسەر ئەمەشە چەوسێنرێن. ئەمە ئازادی خەڵکەکە خەڵک ئازادە لەوەی باوەڕی هێناوەیانێنەوە. بە درێژایی تاریخەوە مکافرە چۆن جیاون لەگەڵ مسلمانان. ئەگەر بژڵێ مسلمانان آخر زۆریان کوشتەوە، زۆریان چەوسانەوە، هەر شیعە و سونی یەکتریان بڕانەوە، زۆریان لە یەکتر کوشتەوە، هەر حەنەفی و شافعی زۆریان لە یەکتر کوشتەوە، یا حەنبەلی و حەنەفی لە بەغدا لە دیمەشق.
شەڕی نێوان مسلمانان، نێوان سەحابە، نێوان تابعین، شەڕی بەشەرە. یعنی ئەوە شتێک نییە مارکس کەشفی کردوێ وەڵام ململانەکان بە سەبەبی چینایەتیە. نا، ململانێ هەیە بەڵام بە سەبەبی چینایەتی نییە. مارکس ئەڵێ ململانەی چینایەتیە، داروین ئەڵێ ململانەی هێزە، البقاء للأصلح والأقوى. فروید دەڵێ ململانەی هێزێکی شاراوەی جنسیە ململانەکە دروست دەکات. و هانتینگتۆن و فۆکۆیاماڵێن ململانەی شارستانێتیە، ئێماڵین ململانەی ئەفکارە، ئەرز بۆ هەمومانە، خێر و خێراتی ئەرز بۆ هەموو کەسێک. والأرض وضعها للأنام. بەس اختلافمان اختلافی فکرە. اختلافی فکرێکەش لەسەر مەسەلەی کوفر و ایمان پێکەوە ئەژین وەکو قسەکردن، بەس کە بوو بە چەکداری پێویستە ئێمەش چەک هەڵگرین بۆی خۆمان بپارێزین، تەوازونی قووە دروست بێت وەکو زەمانی بزوتن و ئیسلامی.